سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی سەر لە بەیانی یەکشەمە سەرەتاش سەردەڕی گرنگ تلیفۆن بەڕێوەچوونی سیمیناری کانونی سەنفی کرێکارانی ساختمانی کوردستان لە بانە بەڕێوەچوونی مەراسمی ڕۆژی جیهانی زمانی دایکی لە کرماشان و دەهلۆران چالاکی دایکانی خانەنشینی خانووی ئومیدی سنە بە بۆنەی ڕۆژی زمانی دایکی پشتیوانی کانونی سەنفی معلمانی کوردستان لە ناڕزایەتی خوێندکارانی تاران دۆخی سەختی مەعیشەت لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران چوونە سەرەوەی ڕێژەی منداڵانی کەمەندام بەهۆی سیاسەتەکانی دەوڵەت هەڕەشەی ئەمریکا لە دەوڵەتی عێراق بۆ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان. بەڕێوەچوونی سیمیناری کانونی سەنفی کرێکارانی ساختمانی کوردستان لە بانە بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژانی پێنجشەمە و هەینی دووسێی ڕەشەمە سیمیناری هاوفکری ساڵانەی کانونی سەنفی کرێکاران و وەستاکارانی ساختمانی کوردستان بە بەشداری ژمارەیەکی زۆر لە نوێنەرانی ئەنجومەنە سەنفیەکانی ئەو پارێزگایە لە شاری بانە بەڕێوەچوو. سیمینارەکە بە ڕاگررتنی یەک خولەک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی هەموو کرێکارانی گیان بەخت کردو بەهۆی نەبوونی ئەمنی شوێنی کار دەستی پێکردووە و دواتر بەشداربووان لەسەر بارودۆخی سەختی کرێکاران کەمی حەقدەست نەبوونی بیمە و ئەمنیەتی شوێنی کار هەروەها بڕینی بیمەی کرێکارانی ساختمانی و دیاریکردنی ئیلانی کەمی حەقدەست بۆ ساڵی 1404 بۆ ئامادەبووان قسە و باسییان کردووە. بەپێی راپۆرتی دەبیرکولی خانەی کارگەر ساڵانە زیاتر لە 1400 کرێکاری ساختمانی بەهۆی ڕووداوەکانی کار و نەبوونی ئەمنیەتی پیشەیی گیان لەدەستدەن. هەروەها زیاتر لە 500,000 کرێکاری ساختمانی چاوەڕێی بیمەی تەمینی ئیجتیماعین زیاتر لە 50% ڕووداوەکانی کار لە بەشی ساختمانی ڕوەدات و زۆربەی کرێکاران تەنانەت یەک ڕۆژ بیمەیان نییە. ئەوە بەواتای ئەوەیە کە ساڵانە 12 بۆ 13 کرێکار بەهۆی ڕووداوەکانی کار دەبنە قوربانی و بەرپرسانی ڕژێم هیچ بایەخێکیان پێنادەن. بەڕێوەچوونی مەراسمی ڕۆژی جیهانی زمانی دایکی لە کرماشان و دێهلۆران ڕۆژانی پێنجشەمە و هەینی 2-3 ڕەشەمەی 1403 ڕێکخراوە مەدەنیەکانی کرماشان و دێهلۆران لە دوو مەراسمی جیاوازدا ڕێزیان لە ڕۆژی جیهانی زمانی دایکی گرت. لەو ڕێو ڕسمانەدا نووسەران، شاعیران و چالاکانی مەدەنی بەشدار بوون و جەختیان لەسەر گرنگی بایەخدان بە زمانی دایکی کردەوە و ڕوو لە حکومەتی کۆماری ئیسلامی ڕایانگەیان پەروەردە بە زمانی دایکی نەک هەڕەشە نییە بۆ سەر ئەمنیەتی وڵات بەڵکو زمانی گەشەکردنی وڵات لە بواری ئەمنیەت ئابووری بۆ فەرهەنگیە. هەروەها منداڵانی چاوگەشی کرماشان و دێهلۆران لەو مەراسیمانەدا بە لەبەرکردنی جلی کوردی و خوێندنی سرود بە زمانی کوردی حەز و خۆشەویستی خۆیان بەرامبەر بە زمانی دایکی نیشانداوە. چالاکی دایکانی خانەنشینی خانووی ئومیدی سنە بە بۆنەی ڕۆژی زمانی دایکی گروپی مۆسیقای هیواژین کە پێگاتووە لە دایکانی خانشینی خانووی ئومید لە شاری سنە یەکەمین کۆنسێرتی خۆی بە بۆنەی ڕۆژی زمانی دایکی لە عیمارەتی مەلەک توجار بەڕێوە برد. بەپێی زانیاریەکان 7 کەس لە ژنانی خانشین کراوی شاری سنە کە ماوەی 8 مانگە لە خانووی ئومیدی سنە چالاکی ئەنجامەدەن تا بە ئەمڕۆ چەندین کۆنسێرتی نافەرمیان بەڕێوە بردووە. بەڵام ئەمجارە بە بۆنەی ڕۆژی زمانی دایکی یەکەمین کۆنسێرتی فەرمی خۆیان بە خوێندنی گۆرانیەکی شەهین تاڵەبانی بەڕێوە بردووە و لەلایەن خەڵکی هونەر دۆستانی کوردستانیشەوە پێشوازیان لێکراوە. پشتیوانی کانونی سەنفی معلمانی کوردستان لە ناڕزایەتی خوێندکارانی تاران ڕۆژی شەممە 4 ڕەشەمە کانونی سەنفی معلمانی کوردستان لە بەیاننامەیەکدا پاڵپشتی خۆیان لە ناڕزایەتی خوێندکارانی زانکۆی تاران پاش کوژرانی ئەمیر محەممەد خالەقی دووپات کردەوە. لەو بەیاننامەیەدا هاتووە کاردانەوەی خوێندکاران وەکو چینی زانا و پێشڕەوی کۆمەڵگا بەرامبەر بە کوژرانی ئەمیر محەممەد خالەقی تەنیا کاردانەوە بەرامبەر بە مەرگی مرۆڤ نییە بەڵکو هەوڵێکە بۆ گەشتن بە سەرەتایی ترین مافەکانی ئینسان وەکو دادپەروەری و ئەمنیەت. ئەو ناڕزایەتیانە بەرامبەر بە ڕیشەی نابەرابەری و جیاوازی تند و تیژی ورد و کەڵێن لە کۆمەڵگایە و دەسەڵاتداران بە دابەشکردنی جەماوەر لە نێوان خودی و غەیرە خودی ئەمنیەتی بەشێکی گەورەی کۆمەڵگایان
بانقەس خستووەتە مەترسیەوە. بەو بوونەوە خوێندکاران بە ئەرکی خۆیان دەزانن کە بەرامبەر بە نادادپەروەری کاردانەوەیان بێت و دەنگی چینی چەوساوی کۆمەلگا بن. کانونی سەنفی موعەلیمانی کوردستان پاڵپشتی خۆی لە ناڕزایەتی خوێندکاران وەکو پشتیوانی لە داهاتوو دەزانێت. داهاتوویە کە تێیدا هەر شارومەندێکی ئێرانی بەدوو لە جیاوازی چینایەتی و ڕەگەزییان نەتەوەی ئەمنیەتی هەیە و هەز بە ئارامی و خۆشبەختی دەکات. حوتەمین ڕۆژی مانگرتنی کیانوش چراغی لە زیندانی ئیلام. ماوەی 7 ڕۆژە کیانوش چراغی بەندکراوی سیاسی خەڵکی دێهلۆران لە زیندانی ئیلاممانی لە خواردن گرتووە و چالاکانی مافی مرۆڤ سەبارەت بە سازبوونی مەترسی لە سەرگیانی ئەو چالاکە هۆشداری ئێدەن. کیانوش چراغی دژ بە هەڵۆشانەوەی بڕیاری ئازادبوون بە پێبەندبوونی ئەلکترۆنی هەروەها لێدان و شکنجەکردنی لە کاتی گواستنەوە بۆ زیندانی ئیلام دەستی داوەتە مانگرتنی وشک و لە ڕۆژی پێنجشەمەوە لێوەکانی دووریوەتەوە. ماوەیەک لەمەوبەر ئەو بەندکراوە سیاسیە لە حاڵێکدا کە ماوەی 2 ساڵ بەندکرانی تێپەڕ دەکرد بە پابەندی ئەلکترۆنی ئازاد کرا. ڕۆژی 6 ڕێبەندانی ئەم ساڵ لقی 6 دادگای پێداچوونەوەی ئیلام بڕیاری ئازادبوونی بە پێبەندی ئەلکترۆنی و شارومەندەی هەڵوەشاندەوە و ناوبراو ڕۆژی 24 ڕێبەندان دەست بەسەر و بۆ زیندانی ئیلام ڕایگوێزرا. دۆخی سەختی مەعیشەت لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران. دەوڵەتی مەسعود پزیشکیان چەند ملیار دۆلاری بۆ ناوەندە مەزهەبی و تەبلیغاتیەکانی کۆماری ئیسلامی تەرخان کردووە. بەڵام خەڵکی هەژاری ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران لە خراپترین دۆخی مەعیشەتیدا ژیان بەسەرەبن. بەوتەی چالاکانی کرێکاری شەپۆلێک لە گرانی هەموو کەلوپەلە زەروریەکانی ژیانی گرتووەتەوە و ئێستا بەشێکی زۆری کۆمەڵگا جلوبەرێک، گۆشت، سێوزەمینی و سەوزە و میوە بە شێوەیەکی قیستی وەردەگرن. سەرچاوەکانی هەواڵ لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە باس لە ڕێزی دوور و درێژی کڕینی قاچی مریشک و ئێسقانینی و قەسابیەکان دەکەن و دەڵێن چینی کرێکار و هەژاری کۆمەڵگا تووشی کەم خۆراکی سەخت بوون و نەخۆشی لە نێوانیاندا بڵاو بووەتەوە. نەبوونی داهات و گرانی دەرمان کێشەی خەڵکی چەند هێندە سەختتر کردو و زیاتر لە 50% خەڵک توانای کڕینی دەرمانەکانیان نییە. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچە ئەمەلیاتیەکانی جنوب. ڕۆژی شەمە 4 ڕەشەمە کرێکارانی ڕەسمی نەوت شاغڵ لە ناوچە ئەمەلیاتیەکانی جنوب بۆ جارێکی دیکە دژبەنەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە و بەڕاخستنی سفرەی بەتاڵ دژایەتی خۆیان لەگەڵ سیاسەتەکانی دەوڵەت نیشاندا. بە پێی راپۆرتەکان کرێکارانی ڕەسمی نەوت کە لە ساڵی 92 هەتاوی لە سەنعەتی نەوت و گازی ئێران دامزراون خوازیاری وەلانانی جیاوازی، پێدانی داخوازیە دواخراوەکان، وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی و پەرداختیە و بڕەپارەیە بوون کە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە. ناڕزایەتی پەرستاران لە بەردەم موستانداری زەنجان. پەرستاران و کادری دەرمانی هەندێک لە نەخۆشخانەکانی زەنجان ڕۆژی شەمە 4 ڕەشەمە بە کۆبوونەوە لە بەردەم موستانداری خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. پەرستاران بە وتنەوەی دروشم خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان چونە سەرەوەی تعرفەی پەرستاری، کەمکردنەوەی سەعاتی کار، دامەزراندنی هێزی کاری نوێ، پەرداختی ئیزافەکاری و کارانە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، نوێکردنەوەی گرێبەست و تیارکردنی بەشەکانی ئۆرژانس بوون. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە بەنداوی چەمشێر لە کۆکولێ و بوێر ئەحمەد. ڕۆژی شەمە 4 ڕەشەمە 150 کرێکاری شاغڵ لە بەنداوی چەمشێر لە شارستانی دووبوونبەدانی سەر بە پارێزگای کۆکولێ و بوێر ئەحمەد لە کۆبوونەوەیکی ناڕزایەتی داخوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکانیان بوون. بە پێی زانیاریەکان 150 کرێکاری سەر بە شرکەتی پەیمانکاری سایبیری گەشتساران ماوەی چەند مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی سەختدا ژیان بەسەرەبن. کرێکارانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم دەفتەری شەرکەت خوازیاری پەرداختی داخوازیەکان هەروەها جەژنانە و پاداشتی کۆتای ساڵ بوون. هێرشی هێزەکانی حکومەت بۆ سەر سوخودبەران و هاوڵاتیانی بەلوچ. بەیانی هەینی 3 ڕەشەمە هێزەکانی حکومەت هێرشیان کردە سەر سوختبەرانی بەلوچ لە شاری یەزد و 3 کەسیان دەست بەسەر کرد و لە شاری زاهیدان هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسداران
هێرشیان کردە سەرخانوویەک لە شەقامی سعدی و وێڕای بریندانکردنی ژنێک چەند کەسیان ڕفاند. بەپێی راپۆرتی حاڵوەش هێزەکانی ڕژێم لە شاری یەزد بە شێوەیەکی وحشیانە هێرشیان کردوتە سەر سوختبەران و وێڕای زەوتکردنی ئۆتۆمبیلەکان. سێ کەسیان بەناوەکانی عوسمان شەهنەوازی تەمەن 20 ساڵ، مەسعود شەهنەوازی تەمەن 22 ساڵ و عەلی شەهنەوازی تەمەن 22 ساڵ دەست بەسەر کردووە. لەلایەکی دیکەوە هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسداران لە کردەوەیەکی نایاساییدا هێرشیان کردووەتە سەر بنەماڵەیەکی بەلوچ لە گەڕەکی خارکوهی زاهیدان و وێڕای تەقەکردن لە ماڵەکە ژنێکیان بریندار کردووە و چەند کەسیان ڕفاندووە کە ناسناوی یەکێکیان بریتیە لە بێدوڵڵا کاشانی. چونە سەرەوەی ڕێژەی منداڵانی کەمەندام بەهۆی سیاسەتەکانی دەوڵەت. بە پێڕاپۆرتی چالاکانی بواری بێهداشت و دەرمان، ئاماری بە دنیا هاتنی منداڵانی کەمەندام بەهۆی سیاسەتەکانی دەوڵەت بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. بە پێی بەڕگەی 53 یاسای پاڵپشتی لە خێزان و جوانی جەمعیەت، وەزارەتی بێهداشت و ئەرکدارکراوە هەموو بڕیارەکان سەبارەت بە ڕێگری لە دووگیانی و پێدانی کەرەستەی ڕێگری لە دووگیانی لە هەموو دەرمانخانەکان و ناوەندە دەرمانیەکان هەڵوەشێنێتەوە. بە پێی ئەو یاسایە هەر پزیشک یان پەرستارێک یارمەتی ژنانی دووگیان بۆ خستنی کۆرپەلە بدات زیندانی دەکرێت و مۆڵەتی مەتەبەکەی هەڵدەوەشێتەوە و جەریمەی ماڵی دەکرێت. سیاسەتەکانی دەوڵەت لە بواری جوانی جەمعیەتدا بۆتە هۆی بە دنیا هاتنی منداڵانی کەمەندام و بنەماڵەکان تووشی کێشە بوون. درێژەی ناڕەزایەتی خوێندکاران لە سربستان. ڕۆژی شەمە 4 ڕەشەمە هەزاران خوێندکار لە چەند شاری سربستان ڕژانە سەر شەقام و سەرۆک وەزیرانی وڵاتیان ناچار بەدەست لە کارکێشانەوە کرد. ماوەی زیاتر لە 2 هەفتەیە کە خوێندکارانی سربستان دژ بە گەندەڵی حکومەت بزوتنەوەیەکی بەهێزیان دروست کردووە و بەردەوام لەسەر شەقامەکانی ئەو وڵاتە خۆپیشاندان دەکەن. ناڕەزایەتیەکانی ئەو وڵاتە پاش گیان لە دەستدانی چەند کەس بەهۆی داڕەمانی سەقفی وێزگەیەکی قەتار دەستی پێکرد و ڕۆژ لە دوای ڕۆژ پەرەیسن. پاش زیاتر لە 2 هەفتە لە خۆپیشاندان سەرۆک وەزیرانی سربستان دەستی لە کارکێشایەوە. بەڵام خوێندکاران ڕازی نەبوون و داوای هەڵبژاردننی پێشوەختە و دەست لە کارکێشانەوەی هەموو وەزیر و کاربەدەستانی ئەو وڵاتە دەکەن. و دوایین هەواڵمان سەبارەتە بە هەڕەشەی ئەمریکا لە دەوڵەتی عێراق بۆ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان. لە درێژەی سیاسەتەکانی گوشاری هەمەلایەنەی دۆناڵد ترامپ بۆ سەر کۆماری ئیسلامی، ڕۆیتەرز باسی لە گوشارەکانی ئەمریکا بۆ سەر دەوڵەتی عێراق بە مەبەستی هەناردەکردنی دووبارەی نەوتی هەرێمی کوردستان کردەوە. بە پێڕاپۆرتی دەستگای هەواڵنێری ڕۆیتەرز، دەوڵەتی ئەمریکا بە مەبەستی قەرەبووکردنەوەی کەمی نەوت لە بازاڕە جیهانیەکان بەهۆی تەحریمەکانی کۆماری ئیسلامی گوشاری بۆ دەوڵەتی عێراق هێناوە کە ڕێگە بە حکومەتی هەرێمی کوردستان بدات تاکو نەوت هەناردەی بازاڕ بکات. دەوڵەتی دۆناڵد ترامپ هەڕەشەی لە دەوڵەتی سوودانی کردووە کە ئەگەر ڕێگە نەدات نەوتی هەرێمی کوردستان هەناردەی بازاڕە جیهانیەکان بکرێت ڕوبەڕووی سزانێ و دەوڵەتیەکان دەبێتەوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا کاتو ساتێکی خۆش بۆ هەموو لایەکان.